بەڕاستی ئەو هێرشێنوەی کە تورکیا لەو چەند ڕۆژ دەستی پێکردیە بە گوێرەی ئەو گۆڕانکارنی کە لە ناوچەکە و لەسەر ئاستی جیهان ڕوودەدا پێدەچی هێرشێکی گشتگیرتر بێ. یعنی ئەگەر سیر دەی لە ساڵەکانی تر تورکیا هەنگاو بە هەنگاو لە سێ ئاراستەوە لە ئاراستەیەکی سنوورەکانەوە ئاراستەیەکی لە ناوڕاست ئاراستەیەکیش لە خوارەوە لە خەتی باشیقە و مەخموور هێرشی کردی. بەڵام ئەو جارە تۆ تەماشا دەکەی بە شێوەیەکی فراوانتر واتە بە پانتایی جوگرافیای هەرێمی کوردستان سنوورەکانی تورکیا هەرێمی کوردستان و سووریا بۆ لەو سێ سنوورەی بە شێوەیەکی گشتگیر پەلاماردا و هەوڵداتن وەکو خۆی دەیەوێت مەسەلەکان یەکلایی بکاتەوە. وەرچەندە من پێم وانێت تورکیا بتوانێت بە تەنها تاگلایانە مەسەلەکان یەکلایی بکاتەوە لەبەرەوەی هێزی تر هەیە لە ناوچەکە بەرگری دەکات و خەڵکی کوردستانیش دیارە نایانەوێت وڵاتەکەیان داگیر بکرێت هەرچەندە ئێستا بەهۆی ئەو شەڕە ڕۆشنبیری و ئەو شەڕە میدیایی و دەرونیە کە لە ئارادایە خەڵک بێدەنگ بووە سەرکوت با بڵێن سەرکوتکردنێکی معنەوی کراوە. بەڵام خەڵکی کوردستان لەگەڵ داگیرکاری نییە هاوکات لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی جیهانیش ئەگەرچی ڕێککەوتنێک هەیە بەڵام ئەو گۆڕانکاری خێرایانەی ئێستا لە سیاسەتی نێودەوڵەتی ڕوو دەدەن هەموو کاتێک ئەگەری ئەوەمان بۆ دەهێرێتەوە کە گۆڕانکاریێکی خێرا ڕووداتن و تورکیا نەتوانێت ئەجنداکانی جێبەجێ بکە. تورکیا ئێستا استراتیژی سەرەکی ئەوەیە لە دوو ئاراستە کورد دەکرێتەوە. ئاراستەیەکیان ئەوەیە کە ئەو خەتی پێ دەڵێن خەتی برۆکسل کە لە 1925 تورکیا ململانەی لەسەر دەکرد و دواتر دەویست ئەو خەتە بکەوتە ناو تورکیا بەڵام دواتر بە گوێرەی ڕێککەوتنامەی بەریتانی عراقی تورکی ئەو خەتە کەتە ناو عراق. ئێستا تورکیا دەوێت ئەو خەتە بگەڕێنێتەوە. ئەو خەتە ئەو ناوچەی ئارامەیە کە ناویان لێ نایە بە ناوی ئەو ناوچەی ئارام و لە سەر دەریای سپینە و ڕاست لەسەر لە عەفرینەوە دەستیان پێکردێت. تورکیا بە قوڵایی 30 کیلۆمەتر تا 32 کیلۆمەتر دەیەوێت ناوچەیەکی ئارام دروست بکات بۆ ئەوەی کوردستان لە ڕووی دیمۆگرافیەوە بە شێوەیەکی تر دابەش بکاتەوە. یعنی تورکیا دەیەوێت لەسەر دەریای ینی بە هەموو سنوورەکانی خۆی لە سنووری تورکیا سووریا تورکیا عراق دەیەوێتن بە قوڵایی 30 بۆ 32 کیلۆمەتر لە قۆناغی یەکەم ڕەنگ بێ هەوڵ بداتن زیاتریش لە قۆناغەکانیدا دێت چەندی دەرفەتە نێودەوڵەتەکەی بۆ بگونجێ ناوچەیەک دروست بکاتن ناوچەیەکی کە دەڵێ ناوچەیەکی ئارام یعنی ناوچەیەکی سەربازی خۆی بتوانێت کار لەسەر گۆڕنی دیمۆگرافی ئەو ناوچانە بکات. ئەوە من پێم وایە یەکێک لە استراتیژیەکانی تورکیایە. ئەگەر هاتوو استراتیژی داگیرکردنی هەرێم بە تەواوی بۆی نەچوە سەر. استراتیژی دووەمی ئەوەیە کە بە یەکجاری ئەو ناوچەیە بخاتەوە ژێر کۆنتترۆلی خۆی لەبەرەوەی تورکیا پێی وابووە کە ئەو لە 1926 لەسەر ئەوە ڕازی بووە کە ویلایەتی مووسڵ بە تورکیاوە بچێنرێتەوە لەبەر ئەوەی کە یەک پارچەی خاچی عراق بپارێزرێ. یعنی مەرزی تورکیا ئەوە بوو کە یەک پارچەی خاچی عراق بپارێزرێ واتە هیچ بوارێک بۆ دروستبوونی قوارەیەکی کوردی نەبێتن. هەر کاتێک ئەو مەرزە نەهاتە دی تورکیا بۆ هەیە ئەو ناوچەیە بگەڕێنێتەوە. لە پەنای ئەو ڕێککەوتنە و لە پەنای ئەو پروپاگەندانەی کە تورکیا دەیکاتن هەوڵ دەن کە هەرێمی کوردستان با بڵێن ویلایەتی مووسڵ بە تایبەتی ئێستا دەڤەری زەرد یعنی ئەو دەڤەرە دەگرێتەوە کە کەوتێتە ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان ئەو ناوچەیە بۆ خۆی بگەڕێنێتەوە و داگیری بکات. بەڕاستی وەک لە زۆر شوێنی تر باسم کردووە ئێستا پارتی دیموکراتی کوردستان لە دۆخێکدا نیە بتوانێت بەرگری لە خۆی بکات لەسەر ئاستی جەماوەری لە دۆخێکی زۆر ئاڕۆز و زۆر ناتەندروستدا لەبەرەوەی خەڵکی کوردستان دیارە هەڵوێستی چۆنە و بە شێوەیەکی گشتی لە هەموو حیزبەکان تووڕێ لە پارتی دیموکراتی کوردستانیش کە کراوەتە وازیها زیاتر تووڕێ لەبەر ئەوەی لەسەر ئاستی ناوخۆ پارتی دیموکراتی کوردستان بە قەیرانێکدا دەژی لەسەر ئاستی نێودەوڵەتیش من پێم لەسەر ئاستی هێزیش ئەو هێزانەیە کە بتوانێت ڕوبەڕووی دەوڵەتێکی وەکو تورکیا بێتەوە ناچارە خۆی لەگەڵ دۆخەکە بگونجێنێت. تورکیا چۆن ئێستا پارتی کرێکارانی کوردستان وەک بەیانی وەک بەکاردەهێنێ بۆ پرۆسە داگیرکاریەکەی و دەڵێ ئێمە شەڕی پارتی کرێکارانی کوردستان دەکەین بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستانیش بەکاردەهێنێ وەکو هاوپەیمانێک پێناسەی دەکات بۆ ئەوەی لە پەنای ئەوەوە شەرعیەت بە هێرشەکەی خۆی بدا بڵێەوە کوردەکان خۆیان لەگەڵمە ئەجینا من پێم وایە تورکیا لەسەر گڵۆپی سەوزی هیچ حیزبێک لە هەرێمی کوردستان ڕاناوەستی بۆ ئەوەی هێرشەکەی خۆی بکایانەیکە ئەوانەی کە دەستنە تورکیا و لەگەڵ سەرۆک کۆمار و ئەوانە دادەنیشن من پێم وایە جگەر لەوەی پاساوێک بۆ هێرشەکەی تورکیا دێننەوە شەرعیەت بۆ تورکیا پەیدا دەکەنە سەر ئاستی نێودەوڵەتی من پێم وایە لە ڕاستیدا ناتوانن هیچ ڕۆڵێکی ئەوتۆ لەو شەڕە بژێڕن. من پێم وایە خوێندنەوە بۆ دۆخی پارتی دیموکراتی کوردستان هەتا وەکو ئێستا خوێندنەوەیەکی سیاسیە. یعنی ئەگەر خوێندنەوەیەکی استراتیژی بۆ دۆخی پارتی دیموکراتی کوردستان بکەی پارتی دیموکراتی کوردستان ئێستا ناوێکە
لە بنەڕەتدا هەموو ناوچەکەی داگیر کراوە. تۆ تەماشاکە کە بارزان کە با بڵێن بنکەی سەرەکی سەرکردایەتیکردنی ئەو حیزبەیە ئێستا لووتکەی سەرچیاکان هێزی تورکیای تێدایە. لەبەر ئەوە سنوورەکان لە زۆربەی ناوچە سنووریەکان ئێستا بنکە و بارگای تورکیای تێدایە. بۆیە من پێم وانێ ئێستا تورکیا بە شێوەیەکی سەربازی ئەو ناوچانەی داگیر کردووە، ئەمووی لەژێر هەژمونی خۆیدا ئێستا هەوڵداتن بێتە خوارەوە بۆ ناوچەکانی تریش. لەبەر ئەو من پێم وانێ تورکیا پارتی دیموکراتی کوردستان ئێستا لە دۆخێک بێ بتوانێت کە ڕوبەڕووی ئەو هێزە بێتەوە لە بنەڕەتدا ئیرادی سیاسی لەدەست نەماوە بەهۆی ئەو دۆخە سیاسی ئاڵۆزەی کە لە کوردستان هەبوو و شەڕی ناوخۆ و بەرە لە یەکتر گرتن، ئەوە وای کردووە کە هەر حیزبێک لە کوردستان پەنا بۆ دەوڵەتێک ببا و هەوڵ بدات ئەو دەوڵەتە بیپارێزێ. ئێستا پارتی لەو دۆخەدایە. لەبەرەوە بە سوونی من میدیای کوردی ئێستا لە زیاتی ئەوەی هەوڵ بداتن دۆخەکان گرشتر بکاتەوە، هەوڵ بدات سەرداوێک ببێنێتەوە بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان بە هەر شێوەیەک لە شێوەکان بێتن. ئەگەر بۆ با بڵێن خاڵێکی بچووکیش بێ لە یەکتر نزیک بکرێنەوە بۆ ئەوەی کورد ئێمە ناکرێت لەسەر ئەساسی حیزبەکان سیر بکەین، وەکو کورد وەکو نەتەوەیەک بتوانێت لەو خۆناغەدا بەیەکەوە ئەگەر بەیەکەوەیەکی لاوازیش بێ باشتر لەوەی لەو پەرتەوازەیە کە هەیە بتوانێت ئیدارەی ئەو قەیرانە بکە. ئێستا قەیرانێک لە کوردستان هەیە، ئەو دەوڵەتانەی کە هەن ئەو دەوڵەتانە پلانی استراتیژی خۆیان هەیە، هاتوونە کوردستان بە شێوەیەش کە داگیر دەکەن. کورد پەرتەوازە بۆ خەریکی ململانێ و شەڕێکی ڕاگەیاندنی ناوخۆیە کە لە 2010 هەموو لا زەرەر دەکەن. من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان دەزانێت ئەگەر بێت و دەبێت بزانێت، ئەگەر نەشزانێت دەبێت بزانێت ئەگەر هات و پارتی کرێکارانی کوردستان لەو شەڕەدا زیانی زۆری بەر بکەوێ چیتر ئەو بایەخی لای تورکیا نامێنێ. لەبەر ئەوە وەکو باوڵێن وەکو گەمەی دۆمینۆ چۆن لایەنێک دەکەوێت لایەنەکەی تریش دەکەوێت بە هەمان شێوە هاوسەنجی لە کوردستان ئێستا ئەو دوو هێزە هاوسەنجیان لە کوردستان دروست کردی، کەوتنی لایەکیان دەبێتە هۆی کەوتنی لایەکەی تکە. یعنی تورکیا ئەوەندە ئیشی بە پارتی دیموکراتی کوردستانە تاوەکو شەڕی پارتی کرێکارانی کوردستانی پێ بکە. هەر کاتێک پارتی کرێکارانی کوردستان ناوچەکە نەما ئەو کاتە پێویستی بە پارتی نامێنێ و بە شێوەیەکی یعنی هەوڵ بدەن کە وەکو زۆربەی مێرنشینە کوردیەکان سەرۆکەکانیان گرتێ و بردیتیان لە دوورگەیەکدا بۆ مایەک و پاشان هەر خواردیان کردێ و لە ناویان بردووە. لەبەر ئەوە بە بۆچوونی من دەبێت ئێستا کورد لە هەموو خۆراکەکان زیاتر بەتایبەتی ئێستا ئێمە لە دۆخێکی چارەنووس ئامێز دەژین دەبێت لەسەر بگەڕێت بە دوای ڕایەڵەیە کە هێزەکان بە شێوەیەک لە شێوەکان بواری قسەکردن و بواری بەیەکەوە کارکردنیان بۆ بدۆزێتەوە. من پێم وایە نەک گۆڕان و یەکێتی هەموو حیزبەکان لە باشووری کوردستان بێ هەڵوێستن. یعنی شەقامی کوردی بەداخەوە بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان شەقامێکی سست و بێ ئیرادەکراوە. کام حیزب لە هەرێمی کوردستان وڵاتەکەیان ئەگەر حیزبێکی سیاسی یعنی لە کەی هەڵوێستی دەبێت کاتێک وڵاتەکەی داگیر دەکرێت. ئەگەر لەو خۆناغادان چ بە ئەرێنی چ بە نەرێنی پێویستە دەنجیان بێ، بەڵام کاتێک کە بە شێوەیەکی وا ترسناک بێدەنگ دەبن ئەو کاتەمانای وایە دەبێت ئینسان گومان لە نیشتیمانی بوونی ئەو حیزبانە بکە. لەلای ئەشتر بە بۆچوونی من ئەوەی بەناوی حکوومەتی هەرێمەوە دەکرێت پێم وایە لە ئێستادا لە هەموو خۆراکەکان زیاتر ڕوون بۆتەوە کە شتێک نەماوە بەناوی حکوومەتی هەرێم. ئەوەی پێی دەگوترێت حکوومەتی هەرێم تەنها چەترێکە بۆ دابەشکردنی بەرژەوەندەکان لە نێوان ئەو سێلایەنە. تەنانەت ئەو شاندەی بەناوی حکوومەتیشەوە چووە تورکیا من پێم وانێ ئەو شاندە نوێنەرایەتی حکوومەتی نەدەکرد. ئەو شاندە نوێنەرایەتی حیزبێکی دەکرد کە پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوەی دوو کەس لەو شاندەچوون کە هەردووشیان لە ئەندامە باڵاکانی پارتین. بۆیە ئەو سەردانە ڕاستە لە ڕووی میدیایەوە هەوڵ دەدرێت سیفەتی حکوومەتی هەرێمی پێ بدرێت، بەڵام شاندێکی حیزبی تەواو پخت بوو. نا بە بۆچوونی من ئەوەش بەشێکە لە شەڕی دەرونی دەستگا هەواڵگریەکانی تورکیا. لەبەر ئەوەی تورکیا ناتوانێت سووریا و عێراق ڕزگار بکە. لەبەر ئەوە مەبەستی تورکیا لە زیاتی ئەوەی بڵێ دەمەوێت کوردستان داگیر بکەم و ئەو هێڵە بە ناوی ناوچەی ئارامەوە بخەمەوە سەر تورکیا دەڵێ سووریا. تورکیا ئەو هێزینە کە ڕوبەڕوو ڕژێمی سووریا بێتەوە. لەبەر ئەوەی ڕژێمی سووریا ئێستا ئێمە دەزانین لە ژێر سەرپەرشتی رووسیادایە. تورکیا ئەو هێزانێ بتوانێت بەرامبەر رووسیا هەڵوێستێکی بنوێنێ. ئەوەی لاوااسترین خاڵ لەو ناوچانەی کە هەیە مساوامە و سازشی لەسەر بکرێ خاچی کوردستانە. تورکیا وەکو باسم کە ڕۆژ ئاوای کوردستان ئەگەر تەماشا بکەی وەکو پشتێنەیەکی سنووریە لە قوڵایەکەی لە 10 کیلۆمەتر تا 50 کیلۆمەتر. ئەو 50 کیلۆمەتر لە کاندێک ناوچەی کەم ئەجینا بە شێوەیەکی گشتی دەبۆ سیە. تورکیا ئێستا لە هەندێک ناوچەی ئارامکەدا دەنێ و داواکەشی ئەوەیە کە بە قوڵایی 430 کیلۆمەتر سنووری سووریا لەگەڵ تورکیا ناوچەی ئارامی لە دروستکە بە قوڵایی 30 کیلۆمەتر. ینی کەواتە هەموو ڕۆژ ئاوای کوردستان.
لە باشووری کوردستانیش بە هەمان شێوە وەک لە وەڵامی پرسیارەکەی پێشتر ڕوونم کردەوە تورکیا دەیەوێ کورد پەرتەوازە بکە تورکیا دەیەوێ باشوور و ڕۆژئاوای کوردستان با بڵێن لەلایەک شەڕەکان لەخۆی دروستکات و لەلایەش کە پشتێنەیەکی دیمۆگرافی وا بکاتن کە کوردستان نەتوانێ جارێکی تر ینی قوڵایی استراتیژی کوردستان ئەگەر کورد بێوێ بەرەو قوڵایی استراتیژی خۆی بگەڕێتەوە ئەو دیوارێکی بۆ دروست کردێ یعنی تۆ تەماشاکە کورد لە چەند ساڵی ڕابردوودا هەمیشە قوڵایی استراتیژەکەی لە ئەنقەرە و تاران و لە دیمەشق و لە بەغدا دۆزیتەوە لە کاتێکە قوڵایی استراتیژی کوردستان بۆ نمونە ئەگەر لە باشووری کوردستان وەرگری تاوەکو سەدەریای قەزوێن دەڕۆ ئەو هەموو کوردانە ئەگەر کورد بۆ ئەوەی کورد دەتوانێت بۆ قوڵایی استراتیژی و سەرچاوە ڕەسەنەکەی خۆی بگەڕێتەوە دیوارێکی ئینسانی دەکەن لە دیوارێکی مرۆی و هەوڵدەن ئەو دیوارە وەکو ناوبڕێک لە ناو کوردستان بکە ینی کوردستان لە خاس بدەنەوە بە شێوەیەشتکە دیارە دۆخەنێ و دەوڵەتەکەش لە دوای 2014ەوە لە دوای بەهێزبوونەوەی رووسیا و هاتنی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ سەر گۆڕەپانی سووریا گەڕانەوەی منزومەی تەقلیدی هەرێمی ئاسانتر کردو و زیاتر دەرفەتی بۆ ڕەخساندووە و تورکیا هەوڵداتن سوودە و ناوچانە وەرگێ تۆ تەماشاکە لە دوای 2014ەوە مەسەلەی کورد ڕۆژ بە ڕۆژ زیانی گەورە دەکات لە 2014 یەکەم جار پەلاماری کۆبانێ دراوانێ لە 2016 ناوچەیەکیان دروست کرد بە ناوی ناوچەی قەلغانی فورات و هەوڵیاندا منطقەی ئیدلیب و ناوچەی ئەو ناوچانە بە سنوورەکانی تورکیا بەستنەوە لە 2018 عەفرینیان داگیر کرد لە 2019 سەرێکانی و گرێسپیان داگیر کرد لە 2020 بە ناوی با بڵێن پڵنجی ئەوە چی پێ دەڵێن چنجی پڵنگ و چنجی هەڵۆوە هاتن لە زاخۆڕە یعنی ئەوە هەموو یەک پرۆسەیە ئێمە ناکرێت لەسەر بنەمایەکی ورد سەیری ڕووداوەکان و هێرشەکانی تورکیا بکەین دەبێت لەسەر بنەمایەکی جیۆستراتیژی فراوان لەسەر بنەمای هەموو نەخشەی کوردستان و هەموو نەخشەی ناوچەکە سەیری هەڵوێستەکانی تورکیا بکەین ئەو کاتە بە باشی تێدەگەین کە تورکیا ئامانجی چیە لەو هێرشانە من پێم وایە ئێستا هەموو کۆمەلگەی کوردی دەبێت ئەو هێرشە یاخود ئەو شەڕانەی کە تورکیا هەندێک جاریش ئێران کە بۆ سەر کوردستانی دەکەن و هەوڵ دەن کە استراتیژەتی خۆی دەبێت ئەو خەڵکی کوردستان لەو خەوە خۆشەی کە تێدا کەوتۆ بە ئاگا بێتەوە حیزبە سیاسەکان پێویستە هەڵوێستیان هەبێت ئەگەر نەتوانن ئیدانەی یعنی لایەنی کەم وەکو دەڵێن ئەضعەف الئیمان نەتوانن سەرکۆنەی ئەو هێرشە بکەن هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەو هێزانە لە یەکتر نزیک بکەنەوە بۆ ئەوەی با بڵێن تۆڕێکی بە یەکتر بەستنەوە دیسان لە ناو کورد دروست بکەنەوە یعنی کورد بەو پەرتەوازەیە ئێستا دەزانیت چۆنە دۆخی کوردستان بە شێوەیەکە کە تۆ کەلەشێک دەخەیە گۆڕێ دواتر وردە لە هەر چار پارچەی لێی دەخۆن و لێی دەبڕن ئێستا هەرێمی کوردستان وەکو کەلەشێکی لێ کراوە دەبێت ئەو کەلەشە زیندوو بێتەوە هەستیتەوە ئەگەر هەر نستیتەوە ئێمە هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە میدیاکان خەریک بین بە شێوەیەکی ناڕاستە و خۆ سیاسەتی دوژمنانی کورد جێبەجێ بکەین ئەو کاتە ئێمە بە شێوەیەک لە شێوەکان خزمەتی داگیرکەرەکان دەکەین لەبەر ئەوە بە بۆچوونی من ئێستا کاتی ئەوەیە ڕەگ بێ ئەو بۆچوونی من زۆر کەس بە خەیاڵی تێبگا بەڵام کاتی ئەوەیە کە کورد هەوڵ بدات لە خاڵە هاوبەشەکان بگەڕێ لە تۆمەتبارکردنی یەکتر بە شێوەیەک لە شێوەکان واز بێنێ لەبەرەوەی تۆمەتبارکردنی یەکتر واتای پەرتەوازەکردنی زیاتری ناوماڵی کوردکە ئەو دۆخە زیاتر بەرگەی ناگرێ